ئەزیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان هەڵکشانی پەیوەند دیبلۆماسیەکانی هەرێمی کوردستانە بە میوانداری بەڕێز و خۆشەویست کاکاروان کەلاری ڕۆژنامەنووس. کاکاروان خۆشحاڵین و بەخێربێت. سواز بۆ ئەم دەرفەتە. کاکاروان ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوو بەریکەوتین هەرێمی کوردستان بە تایبەت دوای 16 ئۆکتۆبەر جۆرێک لە هەڵکشان جۆرێک لە سەرپێکەوتنەوەی پەیوەندیەکانی بەخۆیەوە بینیوە. بەشێک لەو دەرگایانەی کە داخران بەڕووی هەرێمی کوردستانە، بەشێک لەو پەیوەندیانەی کە بچڕان لەگەڵ هەرێمی کوردستانە قۆناغ بە قۆناغ شوێنەکەی پڕکراوەتەوە و تا ڕادەیەکی زۆر پێشکەوتنی گەورەشی بەخۆیەوە بینیوە. ئێمە لە هەفتەی پێشوو شایەدی ئەو بووین کە مایک پێنس جێگری سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەکو دەوڵەتێکی خاوەن هەژمون لەسەر ئاسی دنیا هاتە عێراق و بەڵام بەهۆی ئەو ڕۆژ و دۆخە خراپەی کە ناوەڕاست و باشوور عێراقەیە کاربەدەستان و بەرپرسانی عێراقی نەبینی. لە سەردانێکی فەرمیە هاتە هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان و کاربەدەستانی هەرێمی کوردستانی بینی. خوێندنەوەی کە کاروان وەکو ڕۆژنامەنووسێک وەکو کەسایەتیە کە لە بواری سیاسەتا کارەکەی، خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەم دووبارە هەڵکشانەوەی ئەم دووبارە بژانەوەیە بە تایبەت لە کاتی هاتنی کەسێکی پلە باڵا بەم ئاستە و هاتنی بۆ هەرێمی کوردستان؟ بۆ وەڵامیان پرسیارەت پێویستە کەمە بگەڕێنە دووەوە. من هەمیشە ئاڵێم قۆناغی پێش ڕیفراندۆم و قۆناغی دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر. قۆناغی پێش ڕیفراندۆم هەرێمی کوردستان پێگەیەکی بەهێزی هەبوو و پێگەیەکی حسابوەکراوی هەبوو لەسەر ئاستی عێراق و وڵاتانی ئیقلیمی و ناوچەکەوە دنیاش هەولێر بووە ناوەندی ئەمریکا بۆ مواجهەکردنی و ڕووداوانەی کە لە ناوچەکە ڕوەدەن. دواتر کە ئێمە ڕیفراندۆممان بەسەر بەخۆی کوردستان ئەنجامدا، بەداخەوە لە دوای ڕیفراندۆم ئەو برادرانەی کە هەر لە سەرەتاوە دژی ڕیفراندۆم بوون ئەم دەستکەوتەیان پێ حەزم نەکرا، پیان قبول نەکرا، یانش ئەویان بەگەلی کوردستان ڕەوا نەبینی کە دوای 100 ساڵ لە ژێردەستەیی بڵێ بەسەر بەخۆی ئەوان ژۆکو هەر میلەتێکی تر کە مافی خۆیانە سەر بەخۆ بن. لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر کۆمەڵێک دەرگا بەڕووی هەرێمی کوردستانە داخرا، بەڵام لە دوای ئەوە سەرکردایەتی سیاسی کورد و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک نەچیروان بارزانی توانی جارێکی تر هەرێمی کوردستان بباتەوە ناو ئەو معادلاتانەی کە لە عێراق و ناوچەکە هەن و زۆرێک لەوانەی کە تا دوێنێ هەڕەشەن لە ئێمە کرد کە ئەرز و ئاسمانمان لێداخن. ئێستا ئەبینین بۆ سەرۆکوەزیرانەکەمان ئاڵای کوردستان لە کۆشکی چانکایە دانێن. سەرۆکی وڵاتەکە پێشوازی لە سەرۆکوەزیرانەکەی ئێماکەوە وەکو سەرۆکی وەزیرانی دەوڵەتێک پێشوازیمان دەکرێت لە کاتێکە ئێمە ئەگەر تۆ ئێمە بە ئەو یاسایی کە لە دەستوری عێراقا هەیە، هەرێمی کوردستان کە لە یاسای فیدراڵی جوگرافیە لە دەستوری عێراقا چەسپێنراوە لە فیدراڵێتە تەنانەت هیچ هەرێمێک لە سیستەمی فیدراڵیە نوێنەرایەتی نییە لە دەرەوە. ئەبینین هەرێمی کوردستان نوێنەرایەتی لە دەرەوە هەیە لەناو ئەو دەوڵەتەش کە ئێمە بەشێکین لێی هەر نوێنەرمان هەیە لە بەغدا ئێستا. ئەمە دەلالەتە لەوەی کە عێراق بەواقع بەڕواڵەت سێ دەوڵەتە، بەڵام بەڕواڵەت دەوڵەتێکە بەڵام لە جەوهرە سێ دەوڵەت. کاکاروان لە سەروبەرێکە کە ئێمە ئەزانین ناوچەکە گرژی زۆری بەخۆیەوە بینیوە، دۆخی سووریا بەو دۆخە خراپەوە عێراق بە تایبەتی ناوەڕاست و باشووری عێراق خۆپیشاندان و نەمانی بتوانە و کەوتنی دامەزراوەکانی عێراق بە شێوەیەکی گشتی و بەشێک لە خۆپیشاندانەکان گەیشتنە ئێران، سوودان، جەزائیر، لیبیا، لوبنان، ینی بەشێک لە وڵاتەکان تووشی شڵەژان و کەوتن بوون. بەڵام هەرێمی کوردستان تا ڕادەیەک پێکەی خۆی پاراستووە ئەو ئارامی جۆرێک لە ئارامی جۆرێک لە سەقامگیری لە هەرێمی کوردستان هەست پێکرێ. خوێندنەوەی تۆ چیە بۆی کە هەرێمی کوردستان بتوانێت هەم ئەم دەستکەوتانێک ئێستا بەدەستێناون بیان پارێزێ و لە ئەگەری هەر گۆڕانکاریەکە لە ناوچەکە ڕۆیە بە تایبەت لەو دۆخە خراپێکی عێراقی گرتوتەوە و ئەگەری کەوتنی عێراق بە ئاستێکی لەمەش خراپتر چاوەڕوان کراوە. خوێندنەوەی تۆ چیە بۆی کە هەرێمی کوردستان بتوانێت باشتر خۆی بهێڵێتەوە و بەردەوامی بەم ئامادەیە بەهێزی خۆی بات؟ عێراق ڕاستە دەوڵەتە و کورسی لە ناتەوە یەکگرتووەکان هەیە و عێراق سیادەی هەیە و ئاڵای لە ئومەمی متحیدا شەکێتەوە، بەڵام هەر هاتنی مایک پێنس جێگری سەرۆکی ئەمریکا و دانەنیشتنی لەگەڵ هیچ بەرپرسێکی عێراقی و ڕاستەوخۆ هاتنی بۆ هەرێمی کوردستان و دیدار و گفتوگۆی لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت دەلالەتە لەوەی کە ئەمریکا بۆ ئەم قۆناغا ئیتر قۆناغەکە
نزیک مەودایە یان مامناوەندە یان دوور بەودایە ئەوێ هەولێر بکاتە بەدیلی بەغدا ولا هەولێرەوە جارێکی تر کار بۆ بڕینی دەستی ئەو دەوڵەتانە بکە کە عێراقن بۆ ئاراستی بردووە و دیسانەوە عێراق بکاتەوە بۆ وڵاتی کە ئەمریکا وەکو زۆر جار باسیەکری لە چەندین لە دوانی سەرۆکی ئەمریکا ژەڵێ ئێمە لە عێراق زیانێکی زۆرمان کردو بەڵام خەڵکی تر بۆ بەخاوەنی بۆ ئێمە ڕێگە بەوە نادەین ڕەنگە ئەمریکا بێوێ لە ڕێگەی هەرێمی کوردستان و جارێکی تر ریفۆرمێکی باش لە عێراق بکە و عێراق بخاتەوە سەر پێی خۆی و هەروەکو لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەریش وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە ڕاگەندراوێک بە بەیاننامەیەک ئەڵێ ئێمە هەرێمی کوردستان احترافی پێکەین هەرێمێکی دانپێدراوە لە چوارچەوەی عێراقی فیدراڵە و سەرکردایەتی سیاسی کورد زۆر باش توانیوانە یاری بکەن و ئێستا ئەوەندەی حساب بۆ سەرکردایەتی سیاسی کورد ئەکرێ لە عێراق و قسەیان لێ وەرەگیرێ من وای نابینم یعنی قسە لە هیچ بەرپرسێکی عێراقی وەربگیرێت چونکە ئەم بەرپرسانەی لە عێراق ئێستا لە هەرێمی کوردستان سەرباری ئەو تێبینیانەی کە هەمانە لەسەر ئەدای حکومڕانی لەسەر ئەو پرۆسی حکومڕانی بگشتی لە هەرێمی کوردستان لەسەر پرۆسی سیاسی بەڵام سەرکردایەتی سیاسی کورد و حکومڕانی کوردی زۆر لە پێش سەرکردایەتی سیاسی عێراقەوەن و پرۆسی حکومڕانی پرۆسی سیاسیش لە عێراقە زۆر لە پێش پرۆسی حکومڕانی پرۆسی سیاسیەوە لە هەرێمی کوردستان ئەم سیاسیانەی عێراق لە دوای ساڵی 2023 و پرۆسی ئاسادی عێراق بە دەستورێک ئەم عێراقا بنیادنرا ئەم دەستورە کورد شیعە سونە لەسەری ڕێککەوتنواتە ئەم وڵاتە لە 2023 داڕوخا دیسانەوە بەرمەبنای تەوافق ئەم وڵاتە دروست کرا بەڵام کاتێک دەستورێک دائەنرێ بۆ ئەوەی ئەم وڵاتی پێوە بەڕێوە ببرێ بەڵام ئەم دەستورە تاوەکو ئێستا نزیکەی 60 مادەی پێشێل کراوە وەکو مینۆیەک لە چێشخانەکەی هێنن ئەو مادانەی بەدڵی خۆیان هەڵێ بژێرن و ئەو مادانەش کە بەدڵی خۆیان نییە تەهمیشەکەن و جێبەجێ ناکەن عێراق بۆ ئاراستەیە چێوە گاتە ئەو دۆخی کە ئێستا بینی کاکارۆن باسیەوەت کرد کە حکوومەت عێراقی یان حکوومەتێک لە دوایەکەکانی عێراق لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقەوە لە 2023 دەستورەکە لەکوێ چیان پێخۆش بۆ جێبەجێ بکەن و چیان پێخۆش نەبووە یا چیان بۆ خەڵکی تر پێ باش نەبووە جێبەجیان نەکردووە ئەم پرسە ینی پرسێکی گرنگە بە نسبەت هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانیشەوە کە دەستور عێراقی لە بەرامبەر خەڵکی کوردستان پێشێل کراوە و ڕەنگە بەشێک هەندێک جار لەوەی کە هەرێمی کوردستان ئەگەر نەیتوانێت لە ئاسی پێویستە خزمەتی خەڵکیش بکە و گێشە و پێشکەوتنەکانی هەرێمی کوردستان نەچوتە قۆناغێکی زۆر پێشکەوت و تریژ لەوەی ئێستا هەیە پەیوەندی هەر بەم بابەتەوە هەیە بابەتی جێبەجێنەکردنی دەستور و لە کاتی ئێستا قسەیەکی شێ بناوی هەموارکردنەوەی دەستور بە خوێندنەوەی تۆ دەستوری عێراق بۆچی هەموارەکرێتەوە هیچ جیاوازیەک لە نێوان قۆناغی پێش پرۆسی ئازادی عێراق و حکومڕانی پێش پرۆسی ئازادی و حکومڕانی دوای پرۆسی ئازادی عێراقیش نییە لە جەوهرە هەردوو کێکێکە بەڵام بەڕواڵە دوو فۆرمی جیاوازی وەرگرتووە دوو ستایلی جیاوازە ئێمە کورد یعنی لە ناو عێراقا کورد بە درێژایی 80 ساڵی حکمی سونە ئەم میلەتەی ئێمە لەژێر ئاگر و ئاسن و لەژێر زوڵم و ستەمی حکمی 80 ساڵی سوننا بووە ئێمە بە چەند بەهشت قۆناغ ئەنفال کراوین ئێمە 5000 گوندمان ڕووخاوە ئێمە کیمیاباران کراوین ئێمە چەندین ستەمان لێکراوە لە دوای پرۆسی ئازادی عێراقیش کە ئێمە بەشێکی ئەساسی بنیادنانەوەی عێراق بووین ئێمە خۆنمان ئومێدمان لەسەرەوە هەڵچنی بوو کە ئەم عێراقا کۆتایی بە حکمی دیکتاتۆری هێنێەوە ئەم وڵاتە بێتە وڵاتێکی دیموکراسی و ئێمەش ئەتوانی لە چوارچەوەی ئەم وڵاتە دیموکراسی توانین ممارەسەی ماف و ئازادەکانی خۆمان بکەین بەڵام ئەبینین وان نییە حکوومەتی دوای پرۆسی ئازادی عێراق حکومڕانی دوای پرۆسی ئازادی عێراق بە تایبەتیش لە سەردەمی سەرۆکوەزیران نوری مالکی و لە سەردەمی عەبادی ئەبینین مالکی ئێمە کە بەشێکی نەو عێراقە و بەشێکی ئەساسی بووین لە بنیادنانی عێراق بینیمان ئێمە سەرۆکۆمارەکەمان لە بەغا بوو هێزیان بۆی هێناینە خانەقی ئێمە چەندین وەزیرمان لە بەغدا بوو مالکی هێزی هێنا بووە کەرکووک بە ناوی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دیجلە ئەبینین دوایەوە کە زانیان هەرێمی کوردستان مل بۆ ئەو دۆخەنایە کە یانەوێ واقعا دروستکەن لە ڕێگەی هێزی سەربازیەوە هاتن سیاسەتی نانبڕیان بەرامبەر بە هەرێمی کوردستان پەیڕەو کرد بۆ ئەوەی هەرێمی کوردستان تەحجیم و تەضعیف بکەن
بەڵام زانیان کە گەلی کوردستان گەلێکی خۆڕاگراوە ملزەمە بە قەراراتی سەرکردایەتی سیاسی خۆی هەستان لە سیاستی نانبڕینەوە سیاستی سەربڕینیان دژی ئێمە پەیڕاو کرد داعشان بە درێژایی 1200 کیلۆمەتر کرد بە دراوسێ ئێمە زیاتر لە 12000 بریندارمانەیە زیاتر لە 1500 شەهیدمانەیە لە کاتێکە ئەبینین داعش لە نزیکی بەغداد بۆ ئەوان گەڕاندیانەوە و بە درێژایی 1200 کیلۆمەتر کردیان بە دراوسی ئێمە و مالکی کە سەرۆکوەزیران بوو چەکی دەوڵەتەکەی هەمووی لە مووسڵ چەکی 4 فەیلق کەوتۆتە بەردەستی ئەم دەوڵەتەی کە ناوی داعش بووە ئەم کە ڕادیکالترین هێزی دنیاییە و لە کاتێکە کە ئێمە ڕوبەڕووی ئەم مەترسیە گەورەی ئابینەوە کە بەپێی دەستوری ئێمە خاکەکەمان بەشێکە لە خاکی عێراق و خەڵکەکەشمان بەشێکە لە خەڵکی عێراق نەک ئەو وڵاتە مەرکەزی کە ئێمە بەشێکین لێی هاوکارمان نابێت لە ڕووی پێداویستی سەربازیە بووی بتوانین بەرگری لە هەرێمی کوردستان بکەین ئەستان ئەو هاوکارانش کە لە دەروی وڵاتەوە هات لە بەغدا هەمویان گلەدایەونیان هێش هیچ شتێک بۆ هەرێمی کوردستان بێ پێشمەرگە بە چەکێکی سووک توانیان بەرگری لە هەرێمی کوردستان بکەن بیپارێزن لە کاتێکە چەکی سوپای عێراقی زۆر بەهێزتر بوو لە ئێمە من بۆ مەسلەی هەموارکردنەوەی دەستوری عێراقیش دەستوری عێراقی من وای ئەبینم ئەمە پیلانگیڕێکە دژی هەرێمی کوردستان ئەیانەوێ لە ناو دەستوری عێراقیە دەست بۆ کۆمەڵی مادەی گرنگ بوون بەڵام ئەوان بەلای ئەوانەوە ئەوە زۆر گرنگ بوو کە هەنگاویەکەم ئەو لیژنەیە دروستکەن کە لیژنەی هەموارکردنەوەی دەستور کە 4 مانگیان 3 مانگ 4 مانگیان لەبەردەستە بۆ هەموارکردنەوەی دەستور ڕەنگە ئەمان دەست ببن بۆ مادەی 144 دەستوری عێراقی ڕەنگە دەست بن بۆ مادەی 170 دەستوری عێراقی کە لە مادەی 170 ئەڵێ هەرێمی کوردستانی عێراق هەرێمێکی فیدراڵی هەرێمێکە لە چوارچەوەی عێراقی فیدراڵە لە کاتی خۆی ئەوە بە پێداگری سەرۆک بارزانی بوو کە یاسای فیدراڵی جوگرافی لە دەستوری عێراقیا چەسپاند ئەوان ئەیانەوێ ئەم مادەیە هەموارکەنەوە و لە ڕێگەی هەموارەکەشەوە بتوانن ئەو ڕەشنووسی تازەیە کە ئامادەی ئەەکەن خەونی بە هەرێم بوون لە لای بەسڕە و کۆمەڵێک پارێزگای تر نەهێڵن کە خەونی پێوە بین ئەوان ژۆ کۆرێمی کوردستان ببنە هەرێم و ئەیانەوێ زۆر بابەتی تر زۆر پیلانگیێڕی تر دژی هەرێمی کوردستان بکەن ئەگەر من پێم وایە سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەتی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان زۆر حەکیمانە زۆر ژیرانە زۆر ورد زۆر بە ئاگا مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوانەکە کە لە عێراق ڕۆدەن و ئامادەکاری زۆر باشی کردو بۆ مامەڵەکردن لەگەڵ لێکەوتەکان و مامەڵەکردن لەو دەرهاویشتانەی دوای هەمواری ئەم دەستورە و ئامادەکردنی ڕەشنووسێک بە هەموارکردنەوە و چونکە ئەزانین ئێمە گەر بیرمان نەچێ بۆی ئەمە کۆتا کۆمنتیان پرسیارەش بێ ئەم وەڵامە بێ ئەو دەستوری عێراقیە لە مادەیەکە ئەڵێ ئەگەر 3 پارێزگای ئەو دەوڵەتە ئەو دەستورە ڕەت کاتەوە ئەو ڕەشنووسە دەستکات ڕەتی کاتەوە نابێ بە دەستور واتە ئەگەر هەولێر و دووهۆک و سلێمانی ڕەتی کردایەتەوە نابوو بە دەستور من هیوادارم ئەمە خاڵێکی زۆر گرنگە هیوادارم خیانەتکارانی 16 ئۆکتۆبەر کە نیوەی خاک و خەڵکی کوردستانیان خستە سەرسینێک و تەسلیمیان بە عێراق کردەوە هیوادارم نەبنە بەشێک لەو پیلانگیێڕێ و لەو یاریە خەتەرناکی کە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەکرێ و کارێک نەکەن سلێمانی دەنگ بە ئەو دەستورە بدا و 2 پارێزگا بێنێتەوە ئەو کاتە ئەڵێن کاکەوە ئێمە ئەڵێن 3 پارێزگا ئەم دەستورە ڕەتکاتەوە ئەم ڕەشنووسەتەڕین ڕەتکاتەوە بەڵام هەرێمی کوردستان 2 پارێزگایە بۆی ئەبێ بە دەستور کە کرا بە دەستور تۆ ناچاری یان ئەوە تا ئەبێ بێی ئەو دەنگانە تەرجەمەکەی بۆ سەر بەخۆی کە لە 25ەوە دراون بە بەڵێ بە ڕیفراندۆمی سەر بەخۆی کوردستان یانی ژەوێتە بێ مل بۆ واقعی عەبدێکە لە عێراق دروستە بێ دەستخۆش بێ کاکاروان ئەمیز باسی ئەو بکەین کە ئەوەی جەنابەت باسیەکەی هەرێمی کوردستان توانی دەستکەوتەکانی خۆی بپارێزی و حضور و ئامادەیەکی باشی هەیە لە عێراق هاوکاتی ئێمە بینین کە بۆ نمونە هەولێر ترافیکێکی دیبلۆماسی گەورەی لەسرە بەردەوام لە سەرۆکی دەوڵەتانەوە بۆ وەزیر و سەرۆکوەزیران و کار بەدەست لە باڵاکانی دەوڵەتانی هەرێمی کوردستان لە پاڵ ئەم هاتن و سەردانکردنەیە هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە دەوڵەتە هەرێمیەکانیش توانێتی پەیوەندیەکانی خۆی بپارێزێ سەردانەکانی هەفتەی پێشووی بەڕێز مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان گەواهی ئەوەن کە ئێستا بۆ نمونە جارێکی تر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیایە دووبارە هەم بەردەوامی هەیە هەم چاوەڕوانی ئەوی لە یەکرێ بچێتە ئاسێکی پێشکەوت و تریشەوە خوێندنەوەی تۆ چییە بۆی کە هەرێمی کوردستان لەم ناوچە پڕ لە گێژەن و پڕ لە کێشە و گیر و گرفتەیە توانیوێتی هەم خۆی بهێڵێتەوە هەم ئەو پەیوەندی باشەش دروستکە لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە
ئێستا هەرێمی کوردستان وەکو پێش ڕیفراندۆم وەکو پێش قۆناغی خیاندەی 16 ئۆکتۆبەر پێگەیەکی بەهێزی هەیە بالفعل هەروەکو جەنابەت ینی بۆتە ترافیکێک وەکو ئەوەی کە وەفدی وڵاتان وەکە بینین مایک پێنس جێگری سەرۆکی ئەمریکا دێتە هەولێر و لەگەڵ کاک نەچیروان بارزانی و لەگەڵ کاک مەسرور بارزانیدا ئەنیشێ پیان ئەڵێ من سەرۆکایەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم وەکو مەرجعی کورد تەماشاکەم لە ناوچەکەەوە قسەی کورد لەوان وەرەگرم و لە ڕاستیشە هاتنەکەی بۆ ئەوە بووە کە کورد خۆی ئامادەکاتەوە بۆ ڕووداوانەی بۆ دوای ئەو ڕووداوانەی کە لە عێراق ڕۆدن من وایە بینم دوای پەسەندکردنی ئستقالەی سەرۆکوەزیران عادل عەبدولمەهدی لە پەرلەمانی عێراق چونکە ئەو ئێستا ڕاست ئستقالەی کردو بەڵام ئەو ئستقالە پێویستە بچێتە پەرلەمان و 165 پەرلەمانتار دەنگی پێ بدات کێڵێ ئەو لایەنانەی کە هاتوون عادل عەبدولمەهدییان داناوە کێڵێ هەر کورد ڕازیە بە ئەم دەزەکارکێشانەوەیە کێڵێ ئەستان هەر فتح ڕازیە کە بەشێکی ڕێکەوتنی دانانی سەرۆکوەزیران و دروستکردنی ئەم کابینەیە من وایە بینم مایک پێنس هاتووە بۆ ئەوەی گەرنتی بە کورد بدا پێی بڵێ لە ئەو هەمواری ڕۆژنووسی دەستوری عێراقا دەست بۆ هیچ ئەو مادانە نابن کە تایبەتن بە هەرێمی کوردستان و ئێوە لە دوای هەموارکردنەوەش هەر مافەکانتان لە دەستوری تازای عێراقیشە دوای هەموارکردنەوە مافەکانی گەلی کوردستان مافەکانی هەرێمی کوردستان پارێزراوە بوون و هاتووە زمانیەوە بە ئێمە بدا کە کیانی دەستوری هەرێمی کوردستان وەکو خۆی ئەمێنێ و پەیوەندەکانی ئەمریکا زیاترە بن لەگەڵ هەرێمی کوردستان و ئەمریکا لە هەرێمی کوردستانەوە مامەڵە لەگەڵ ڕووداوەکانی عێراقاکە و کۆتایی بە ئەم میلیشاییاتانە بێت لە عێراقا و ڕەنگە حەشدی شعبی یانەوەتە لە ئەبێ لە چوارچێوەی سوپای عێراقا خۆی حەلکە یانشەوەتە هاچێتە لیستی تیرۆرە و ئەمریکا و کاتەوەکو هێزێکی تیرۆریستی مامەڵی لەگەڵاکەوە ئێمە بیریشمانەچی هەرێمی کوردستان تا ئێستا بەشێکە لە ئاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش و هەرێمی کوردستان ئێستا چەندین کۆمپانیای گەورەی بواری ئیستثماری نەوت لە هەرێمی کوردستان کارەکەن وەکو کۆمپانیای ئیکسۆنمۆبیلی ئەمریکی وەکو شیڤڕۆن وەکو تۆتاڵی فەڕەنسی وەکو گازبڕۆم وەکو ڕووزنەفت هەموو ئەمانە کە لە هەرێمی کوردستانە کارەکەن ئەمانە هەمویان پێگەی بەهێزیان هەیە و کۆمپانیایکی وەکو ئیکسۆنمۆبیل تەنانەت هاوڕێک گوتی نووسەرێک بوو توانێت گوێی سەرۆکی ئەمریکا بابدا هەموو اقتصادی ئەمریکای بەدەستە بۆی ئەمانە بۆ هەرێمی کوردستان مایەی سەقامگیری و مایەی بەهێزبوونی هەرێمی کوردستان و مانەوەی هەرێمی کوردستان وەکو ئێستا و بەبار و پێشتر بردنێشی و هاتووە بە کوردی و تۆ خۆتان ئامادەکەن بۆ دوای دەستەکارکێشانەوەی سەرۆکوەزیران و سەردانی سەرۆکی حکوومەت بۆ تورکیا چۆن خوێنیتەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ڕیفراندۆمی سەربەخۆیی کوردستانەوە پەیوەندەکانی هەرێمی کوردستان و تورکیا ڕووی لە ئاڵۆزی کرد بەڵام سەرکردایەتی سیاسی کورد و شخصی سەرۆک بارزانی کە سەرکێشی ئەم پرۆسەیە ئەم پرسەنە نەتەوەی نیشتیمانیە بوو دڵنیایی بە هەموو لایەنەکاندا کە کورد ئەگەر ببێ بە دەوڵەتیش و ئەگەر بچین تەرجەمەی دەنگی خەڵکیش بکەن بۆ ئەرزی واقع و بیکەین بەسەر بەخۆیش ئێمە هەر فاکتەری ئارامی و ئاشتی سەقامگیریە بین لە ناوچەکە و خەتەر نابین بۆ سەر تورکیا و بۆ هیچ دەوڵەتێکی تریش و پەیوەندێکی زۆر دۆستانەی باشمان لەگەڵ عێراقا بێ و ڕۆشتنی سەرۆکوەزیران بۆ تورکیا لە دوای تێکچوونی پەیوەندەکان و ئاڵۆزبوونی پەیوەندەکان و دانانی ئاڵای کوردستان بۆ سەرۆکوەزیران ئەمە دەلالەتە لەوەی کە تورکیا پێگەی هەرێمی کوردستانی بە نەزەری اعتیبار وەرگرتەوە ئەزانێ هەرێمی کوردستانش پێگەیەکی بەهێزی هەیە بۆیە ناتوانێت پێگەی هەرێمی کوردستان نادیدە بگرێت چونکە ئەمە کۆمەڵی ڕەهەندی هەیە مامەڵەکردنی تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان ئێمە تورکیا وەکو شادەماری ئابووری ئێمە بەناو تورکیا ئاچێتە سەر بەندەری جیهان و لێژ بە بازاڕەکانی ئەوروپا رووسیا پێویستی بەوەیە نەوتەکەی ئێمە لە ڕێگەی تورکیاوە بچێتە سەر ئەوەی ڕووزنەفت و گاز بڕۆم هەموو ئەمانە معادلاتی دەولین و معادلاتی ئیقلیمی و ناوچەین تورکیا ناتوانێت پێگەی ئێمە نادیدە بگرێت ڕەنگە لە قۆناغێک بۆ قۆناغەکان پەیوەندی ئێمە تێک بچێ بەڵام وەکوەوەی بڵێ بێ مقاتعی هەرێمی کوردستان کە ناتوانێت مقاتعی هەرێمی کوردستان کە و سەردانەکەی سەرۆکوەزیران سەردانێکی زۆر گرنگ بوو ڕاستە سەردانەکە هەنێ نەیاری هەبوو کەوانە بۆ هەموو بابەتێکی گرنگی هەرێمی کوردستان نەیارن بەڵام سەردانەکە پڕبایەق بوو و پەیوەندەکانی هەرێمی کوردستان جۆرێک لە هێوربوونەوەی بەخۆ بینی لەگەڵ تورکیا و هەر بردننی وەزیری ناوخۆش لەگەڵ سەرۆکوەزیران بۆ ئەوێ دەلالەتە لەوەی کە ئەوێ دڵنیایەک بە تورکیا بدا کە ئێمە سنوورێکمان لەگەڵ ئێوە هەیە مولزەمین بە پاراستنی سنوورەکان و نایاڵین هەرێمی کوردستان ببێت مەکانەتێک بۆ تهدیدکردنی تورکیا دەستخۆش بێ کاکارم پێم خۆشە هەر لەسەر بابەتی ئەو هەڵقشانی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان زیاتر بمێنینەوە قسە بکەین کە تەوەریکی سەرەکی بەرنامەگەشتمانە لە پاڵ هاتنی مایک پێنسا لە پاڵ سەردانی سەرۆکوەزیران بۆ تورکیا و
ئەو پێشوازە فەرمیەی کە لێکرا و لە پاڵەمانەیە زنجیرەیەک سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ قەتار بۆ ژمارەی وڵاتی تر و بەردەوام هاتنی شاندەکان بۆ هەرێمی کوردستان ئەکرێ بڵین ئەم پەیوەندیە گەشە سندووە ئەم هەڵکشانە لە دیبلۆماسیەتی کوردیە و بوونی ژمارەیەکی زۆر لە کۆنسوڵگەری و نوێنەرایەتی دەوڵەتان لە هەولێر زمانەتی وایە کە هەرێمی کوردستان بەرەو ئایندێکی باشتر هەنگاو هەڵبێنێ. بەتاکید ئێستا چەندین کۆنسوڵخانە چەندین وڵات کۆنسوڵخانە لە هەرێمی کوردستانەیە نوێنەرایەتیانەیە و ئێستا ئەبینین ئێستا ئەمریکا سەرقاڵی دروستکردنی گەورەترین سەفارەتە لە دنیا لە ڕووی ڕووبەرەوە لە هەرێمی کوردستان و هەولێر ئێستا بارگای 40 حزبی سیاسی کوردیت هەیە و هەولێر ئێستا 1050 ڕێکخراوی حکومی و حکومی کاری تاکەن و هەولێر ئێستا چەندین کۆمپانیای گەورەی بواری نەوتی وڵاتانی دنیا وڵاتە کاریگەرەکانی وەکو ئەمریکا و رووسیا فەڕەنسا ئەمانە لە هەرێمی کوردستان استثمار لە بواری نەوتاکەن بۆیە کاتی خۆی یەکێک لە تەلەڤیزیۆنەکان بوو پرسیاری ئەوەی لە کاک نەچیرفان کرد پێیوت شێوازی عقدەنەوتیەکانی هەرێم عقود شەراکەتە عقود شەراکەت داهێنەرەکەی نەرویجە تا ئێستا خۆی 4 عقدی کردووە خێرا هەرێمی کوردستان خۆی داهێنەری نییە و تا ئێستا 50 عقدی کردووە وتی نەرویج وڵاتێکە سیادەی هەیە دەوڵەتە هەموو نەرویجەکتر بکوژن کەس ناتوانێت بستێک لە خاکی نەرویج داگیر بکە بەڵام ئێمە سیادەمانێ و لە چوارچەوی دەوڵەتێکی شەنەم دەوڵەتە هەموو شتێکی سیادە نەبێ بۆیە ڕەنگە ئێمە سبەینێ مەترسێکمان ڕوبەڕوو بێتەوە ئێمە ئەتوانین لە ڕێگەی هێنانی ئەم کۆمپانیایانە کە کار لە بواری نەوتاکەن کە من بەرژەوەندی 53 دەوڵەتم هێنای هەرێمی کوردستان ئەو کات کە هەرێمی کوردستان کەوتە بەرمەترسیەک 53 دەوڵەت بەرگری لە هەرێمی کوردستانەکە بەهۆی بەرژەوەندەکانی لە هەرێمی کوردستان واش بوو بینیمان کە داعش پەلاماری هەرێمی کوردستان پەلاماری هەرێمی کوردستانیدا بە 24 سعات هاوپەیمانێک دروست کرا و 53 دەوڵەت لەو هاوپەیمانیە بەرگریان لە کورد کرد ئێستا هەرێمی کوردستان چۆتە سەر نەخشەی وزەی جیهانی ئێمە ئێستا پێگەکەمان پێگەیەکی یعنی بە نەزەر اعتیبار وەرگیراوە کە ناتوان نادیدەمان بگرن و پێگەی هەرێمی کوردستانیش بەنسبەت ئەمریکاوە پێگەیەکی گرنگەوە ئەش بینین لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر و داخستنی دەرگاکان بەڕووی هەرێمی کوردستان و داگیرکردنی نیوەی خاکەکەمان و ئەو هەموو دڕندەی و بەربەرێتی کە سوپای عێراق بەرامبەر بە ئێمەیان کرد بە هاوکاری خیانەتکارانی 16 ئۆکتۆبەر ڕۆژنەفت بەیاننامەیەکی بڵاو کردەوە وتی ئێمە بۆ هەناردەکردنی نەوتی کەرکووک و هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ناکەین ئەی خۆشببینیشمان ئێستا نەوتی کەرکووک کەوتۆتە دەستی دەسەڵاتدارانی عێراقی بۆ ناتوان هەناردەی بکەن کۆنتترۆلی نەوتەکە لای ئێمەیە کە کۆنتترۆل لای تۆ بوو ئەو ئەتوان مەفروزەوە ملکەچە و ملزەمە بێن لەگەڵ تا ڕێکەوێ و مەفرۆزیش بوو بێن لەگەڵمان دانیشتن و باش بوو هاتن لەگەڵمان دانیشتن توانیمان قۆناغێکی باش بچینە پێش بەڵام ئێستا پەیوەندەکانمان لەگەڵ عێراق بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندێکی ئاسایی و دۆستانە و باشە بەڵام با چاوەڕوان بین بزان لە دوای ئەم استقالەی سەرۆکوەزیران و بزان ئایا ئەم استقالە لە پەرلەمانە پەسەند دەکرێت ئەگەر پەسەند دەکرێت چی ڕۆداوە کورد چیەکە بۆ مامەڵەکردن لەگەڵەمە و ئەگەرش پەسەند ناکرێت قۆناغی دوای پەسەند نەکردنی ئەم استقالەیە چیە بۆیە من وا هەستەکەم سەرکردایەتی سیاسی کورد لە هەموو ڕۆکانەوە ئامادەکاری تایە بۆ ئامادەکاری کردووە بۆ قۆستنەوەی ئەو دەرفەتانی کە دێنە کە هەن و بۆ دوورخستنەوەی ئەو مەترسیانی کە بەر دەرگای هەرێمی کوردستان ئەگرن و هەر معلوماتێک شەیە کە دوێنێ سەعات 4 بەیانی وەزیری بەرگری ئەمریکا هاتۆتە هەرێمی کوردستان هاتۆتە گیارە چۆتە بەغدا 2 سعات لەگەڵ کۆنسوڵخانی ئەمریکا و هێزەکانی ناتۆ دانیشتووە لەوێ دواتر چۆتەوە بە قەتەر و ئێستا پەیوەندێکی باش لە نێوان قەتەر و سعودیا هەیە جۆرێک لە هامشۆکردن و جۆرێک لە مامەڵەکردن هەیە ناوچەکە ئەکوڵێ بەڵام گرنگ ئەوەیە ئێمە لەم نەخشەی کە دائەندرێ بە ناوچەکەەوە لەم گۆڕانکارێنی کە لە ناوچەکە ڕۆدا بۆ ئێمە گرنگە تا چەند ئێمە ئەتوانین بە پلان بە بەرنامە و بە استراتیژێکی نەتەوەیانە مامەڵە لەگەڵ ئەم ڕووداوانە بکەین و لەوەش گرنگتر ئەوەیە کە سەرۆکی هەرێمی کوردستان کاک نەچیرفان لایەنە سیاسەکانی کۆ کردەوە و کۆکردنەوەی لایەنە سیاسەکانیش بە ئامانجی ئەوە بوو کە کۆدەنگیەک دروست بکرێ بۆ ئەوەی کورد یەک خیتابی سیاسی هەبێ و بە یەک دەست و بە یەک گوتار بتوانێ مامەڵە لەگەڵ ئەو گۆڕانکاریانە بکەن کە لە عێراق و لە ناوچەکە ڕۆدەن. کاکانۆن هاوکاتیەوەی کارێمی کوردستان پەیوەندیەکانی لەسەر ئاستی وڵاتانی ناوچەکە و لەسەر ئاستی وڵاتانی دنیاش بردوتە پێشەوە ئەوەی جەنابە دواسیەکەی کە لە هەرێمی کوردستان یەکدەنگیەکەیە و سەرۆکی هەرێم هەوڵیاوە هێز و لایەنە سیاسیەکان کۆ بکاتەوە بەردەوام ڕاوێژیان پێ بکە
تا ڕادێکی زۆر جۆرێک لە هاوپەیمانی هەیە لە نێوان هێزە کوردەکانە ئەمە لە وەختێکە کە لە ناوەڕاست و باشووری عێراق جۆرێک لە تێکچوونی شیرازەی عێراقیەکان هەیە بە تایبەتی هێزە عێراقیەکان و بە دیاریکراوتریش بۆم قۆناغا تێکچوونی یەکڕێزی نێوماڵی شیعی یعنی وایە بینی کە هەرێمی کوردستان بتوانێت لەم دۆخە تازەی کە هاتووە لەو شپرزەیی کە لە نێوماڵی عێراقی و بە تایبەتی حیزبە شیعەکانی ناوەڕاست و باشووری عێراق هەیە هەرێمی کوردستان بتوانێت هەم بمێنێتەوە و هەم بەرگری لەو بەرژەوەندی استراتیژی و نەتەوەیان بکات کە بەدەستێناوە. هەرێمی کوردستان بەشێکە بێت لە چارەسەر بەشێک نابێت لە کێشە ئەوەی لە عێراق ڕۆدە تایبەتە بە عێراق ئێمە عێراق ئەگەر بەشێکیش نەبین لێ دوجار هەروەکو دراوسێش بێ خۆ تۆ ئەبێ گرنگە بۆ تۆ ناوخۆی ماڵی دراوسەکەت سەقامگیر بێ چونکە هەر مەترسێک لەوێ هەبێ پریشکیشی بەرتوەکەوێ. ئەوەی منە بینم سەرکردایەتی سیاسی کورد ئەیانەوێ بانی جۆرێک لە هاوسەنگیان ڕاگرتووە هەم بۆ مخاتەبەکردنی شەقامی عێراقی هەمیش بۆ چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ دەسەڵاتدارانی عێراق بۆیە زۆر گرنگە بۆ ئێمە ئەوەی لە عێراق ڕوئەدا بتوانین ئەوەندەی هەڕەشەن ینی بای ئەوەی کە هەڕەشەیە لە سەرمان بتوانین دووری خینەوە بای ئەوەش کە ئەتوانین لەم هاوکێشایی کە لە عێراق ڕوەدا لەم فەوزایی کە لە عێراقی ئێمە ئەتوانین چی بکەین ئەتوانین ئەم فەوزایە وەکو خاڵی زوعفی عێراق ببینین و بتوانین زیاتر پێداگری بکەین بۆ چەسپاندنی مافەکانی خۆمان ئەمەش بۆ ئێمە گرنگە. بەڵام ئەوەی کە بەشی دووەمی پرسیارەکەت ئەوە بوو ئەوەی کە دۆخی عێراقیەکان زۆر خراپە بە تایبەتی حیزب شیعەکان ئێستا وەکو بۆرمونە دوای ڕوخانی ڕژێمی عێراق نین پەرتەوازێکی زۆر لە نێو ماڵی عەرەبی و بە تایبەتی شیعەکانە هەیە ئەمە تا چەند واکە کورد بۆ نمونە لەو دۆخە خراپەی کە تووشی عێراق بووە لە داڕمانی اقتصادیەوە بۆ نەمانی دەوڵەت بۆ تێکشکانی دەستگاکانی دەوڵەت هەرێمی کوردستان بتوانێت هەم ئیدارەی خۆی بات و هەم لە ئەگەری هەر گۆڕانکاریەکە بتوانێت باشتر خۆی بسەلمێنی باشتر بمێنێتەوە گەشەی باشتر بکە. تۆ کە کۆدەنگێکت هەبوو توانیت ئەو کۆدەنگیە تەرجەمەکەی بۆ ئەوەی بۆ یەک گوتاری و بۆ یەک مامەڵەکردن لەگەڵ عێراقا بەتاکی دەتوانی خواستەکانی خۆت و مافەکانی خۆت بچەسپێنی لەو گۆڕانکارێنەی کە ڕوەدەن. ئێستاش شەقامی عێراقی شەقامێکی تووڕەیە ئامادە نیە گوێت لە هیچ سیاسێک بگرێت ئەم سیاسیانەی عێراق هەمووی بێزراون تەنانەت ئەگەر 4 هەفتە بە دیاریکراوی پێش ئێستا ئەگەر مەرجعیت دیسانەوە لە ڕێگەی نوێنەرەکەیەوە لە نەجەف یەک مجاملەی تری حکوومەتی عێراقی بکردایە ڕەنگە خۆپشاندەرانی مەیدانی تەحریر و خۆپشاندەرانی پارێزگاکانی تری عێراق تەجاوزی یاعی مەرجعیەتی شام کردایە بینیشمان خۆ سەدر خۆی ویستی سواری ئەم شەپۆلی ناڕزایەتی بێ لە عێراق بەڵام نەیتوانی تەجاوزی ئەویشان کرد. من وایە بینم لە دەرەوەی هەموو لایەنە سیاسەکانی عێراق لە دەرەوەی مەرجعیەتیش هێزێکی تر لە عێراق دروست بە کەس نازانێت کێ سەرکردایەتیانەکە ئەم هێزە زیاتر لە هێزێکی خۆڕستکە چن زیاتر لە هێزێکە چن تووڕە و بێزارن داوای چاکسازیەکەن لەم وڵاتە بۆ ئەوان گرنگ نییە عێراق چۆن مامەڵە لەگەڵ دراوسەکانێکە بۆ ئەوان گرنگ نییە شەقامێک دروستە بێت تاکی عێراقی کرێخانووی نییە تاکی عێراقی هەلی کار نەماوە لە عێراقا هیچ دەرفەتێک نەماوە بۆ ئەوەی کە تۆ لە مەجالێکە کار بکەیت. عێراق وڵاتێکە داڕوخاوە من یەک نمونەی زۆر یعنی سادە ئێستا زۆربەی گەنجی عێراقی ڕۆژانە لە مەسەرفەخیال لە بەغداد خەریکن گورچیلیان نەفرۆشن لە برسێتیە کەواتە ئەگەر تۆ سەیری دۆخەکە بکەی ڕاستە لە هەرێمی کوردستانیش ناڕەزایەتی هەیە بەڵام حەجمی ناڕەزایەتیەکان لە عێراقا حەجمێکی زۆر گەورەترە لە هەرێمی کوردستان ئەوەی هەرێمی کوردستان بەهۆی ئەوە بوو کە ماوەیە پاشەکەوت کرا ئێستا پاشەکەوت نەماوە و ئەمەوێ لێرە دڵنیایەکی تریش بدەم کە ئێستا ئێمە ڕێکەوتنێک جۆرێک لە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی و لەگەڵ عادل عەبدولمەهدیە هەیە بۆ هەناردەکردنی بوجا و بۆ ئەوەی کورد حسابی بۆ بکرێت لە ڕژنووسی بوجەی 2020 بەڵام ڕەنگە ئێستا خەڵکێک بڵێ مادام سەرۆکوەزیران دەستی لە کار کێشاوەتەوە دیسانەوە قەیرانی پاشەکەوتۆمانە سەر هەڵەدەنەوە ئەو پارەی کە لەو ئەمە مانگانە بۆمان دەنێرن پێویستە خەڵک بزانێ ئەو پارەیە عێراق لە سەردەمی عەبادیە داوای لە سندوقی نەقدی دەولی کرد کە 8 ملیار دلار قەرز بە عێراق بدە کە 8 ملیار دلاری قەرزی بە عێراق داوە سندوقی نەقدی دەولی کۆمەڵی مەرجی بە عێراق داناوە تا 2023 هیچ فەرمانبەرێک دانەمەزرێنێ تاوەکو و ئەبێ بەشە بودجێ هەرێمی کوردستان بنێرێ ئەو پارێک کە هاتۆ بۆ ئێمە خێری عێراق نییە بۆ ئێمە بەشی خۆمانە لە بۆ مەرجە پارەکەی وەرگرتووە بۆیە ئەو ڕژنووسی پرۆژە یاسای بوجەش ببرێتە پەرلەمان پەسەند بکرێ بوجە وەکو خۆی دێ
ئەگەری ئەوەش نەیە ئەو نەوتەی کە لە کەرکک دێەوە لەگەڵ ئەو نەوتی هەرێمی کوردستان کە هەنارداکری ئەتوانێت موچەی پێدابێن بکرێ بۆ هیچ مەترسێک نییە لە ڕووەکانەوە بەڵام هەر ئەبێ کورد هەموو ئامادەکارێک بکە بۆ ئەوەی لە عێراق ڕووەدا ئەگەر بە هەر شێوەیەک بێ بۆ هەرێمی کوردستان گرنگە بتوانێت مامەڵی لەگەڵا بکە بتوانێت بێ قۆزیێتەوە ئەو دەرفەتانە کاروان کەلاری کاتی بەرنامەکەمان تەواو بوو سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت لە بەرنامەی ڕافە سپاس بۆ ئێوەش بژین کاروان کەلاری ڕۆژنامە نووس خۆشحاڵ بووین و بەخێربێت بۆ بەرنامەی ڕافە ئایزان تا بەرنمەیەکی تر و تا ڕافەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێ